لەیەکێک لە یاریەکانی هەفتەی دەی خولی نایابی کوردستان پیشەسازی لەسەر یاریگای خۆی لە شاری هەولێر میوانداری سەی سادقی کرد. لانیوە یەکەم تا ڕادەیەک هەردوو تیب بە هاوسەنجی دەرکەوتن و نەیانتوانی بربەست یەکسانی ببڕن، هەر بۆیە نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ و بە یەکسانی کۆتایی هات. لانیوەی دووەم و لاخولەکی پەنجا سەلام عەبدوڵڵا بربەستی یەکسانی شکاند و سەی سادقی میوانی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. پیشەسازی لە هەوڵدا بوو بگەڕێتەوە بۆ کەشی یاریەکە و ئەنجامەکە یەکسان بکاتەوە. سەی سادقیش لەگەڵەوەی بەرگری لە گۆڵەکەی دەکرد، بەهێز شاڵگەڕاوەکانیش بە دوای گۆڵی زیاتردا دەگەڕا. لاخولەکی 88 کینگسلی ئۆبیمینۆ یارزانی بیانی توانی ئەنجامەکە بۆ پیشەسازی یەکسان بکاتەوە بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ یانەکەی. یاریەکەش هەر بەم ئەنجامە و بە یەکسانی کۆتایی هات. خوا ئاگای لێ ئەوەی چی بڵێ لەم ساحەیەمە کردمانە وەڵڵاهی تۆپێن بۆتە شانس خەسەم بەخوای گەورە بە درێژایی 90 دقە کورە بە 5 دقەش بچێتە 95 تۆپێکیان نێناوە. ئەو تیپە خواوەکیلە هەر خەترێکی لەسەرمە دروستی نەگرێتە وڵای بۆ خوا تۆپێنز بۆتە شانزیتە چی لە ئێمە بە 11 یاریزانشەوە بەخوا یاریمانە گەڵیانە کردو خواوەکی لەوەزان دوو احتیاجمان دوانشی نەخۆشە سوێن بەخوای گەورە. بەڕاستی ئەمڕۆ یەک لە خراپترین یاریەکانمان ئەنجامدا بە هیچ شێوەیەک یاریەکە لە مەسلحەتی منە بوو بە هەموو شێوازەکان تاقیمان کردەوە یاریزانان مۆفەق نەبووین. بەڕاستی دەتوانم بڵێم هۆکارەکە لەوانەیە من بم لەوانەیە یاریزانان بی بەڵام بۆ خۆم دەگەڕێنمەوە. تیپەکەت کەمێک ئینهیارێکی لە بەڕاستی دەبێت کار لەسەرەوەی بکەین ئەو ئەنجامانەی کە پێشتر چەند یاریەکە لە دوای یەک ئەنجامی خراپ بەدەستدێنین چارەسەریکەین. بەڕاستی بەم شێوێ هەردوو تیپ بۆ چوارەم هەفتەی لەسەر یەک نەیانتوانی تامی سەرکەوتن بکەن. پیشەسازی بە 15 خاڵ بە کاتی لە خانەی پێنجەمی ڕیزبەندیە، سەی سادقیش بە 4 خاڵ لە خانەی کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.